ئازیزان لەم تەورەیە باز لە بابەتێکین کە پەیوەندی بە دەروونمانەوەی هەیە باز لە تەندروستی دەرونیەکەین با بزانین ئەو کەسانی کە لە ڕۆژێکە زۆر کات ڕەنگە زۆری نەمان ئەم بابەتانەمان بەسەر هاتبێت لە ژیانمانە بەڵام با بزانین لە چ کاتێکە ئەمە گرفتێکی دەرونی و نەخۆشیێکی دەرونیە تۆ لە ڕۆژێکە چەند جار دەستە شوی چەند جار ئەگەر چاویلکەت لە چاوایە چەند جار چاویلکەکەت پاکەکەیتەوە تا چەندێک هەست بەواکەی ئەو شتانی کە لە چواردەورتایە هەمووی لە شوێنی خۆیان بە مەزبوطی و بە ڕێک و پێکی دابنەی یاخود زۆر بابەتی تر هەیە کە ئێمە ڕۆژانە چەند بارە و دەبارەیەکەینەوە با بزانین چ بابەتێکیان ئەچێتە چوارچەوەی گرفتی دەرونی و نەخۆشی دەرونیەوە ئەگەر ئێمە دەرونێکی تەندروستمان نەبێت چ کاریگەریەک دواتر لەسەر تەندروستی جەستەمان بەجێ هێڵە ئەم بابەتە تاوتوێکن لەگەڵ زۆر بەڕێز کارزان جەمال کە بەڕێزیان پسپۆڕی دەرونین بە خۆشحاڵ و ئێستا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ لەگەڵمانە کاکارزان سڵاو لێبێ بەخێر بێ زۆر بەخێر بێ سەرچاوان سەرەتا پێمان بڵێ دەرون دروستی مەبەست لێ چییە؟ لە ڕاستیە لە دەروونزانیە بە کەسێک گەوتێتە تەندروست کە ئەو کەسە هەموو ڕەفتار و کردەوە بیرکردنەوە هەڵسوکەوتەکانی هاوتا بێ یا نۆرمال بێ لە کۆمەڵگەیە بۆ شتێنەکە جیاواز بێ لەوانی کە لە چواردەوریان و نەبێتە جێی سەرنج و جێی تا ڕاما و جێی قسەی خەڵک لە دەرووناسیا هێڵێکمان هەیە هێڵی ئاسایی پێوترێت نابێ ئینسان لەو هێڵە نەسەرکەوێت نەخوارکەوێت بۆ نمونە ناکرێ ئینسان بە هەموو شتە پێ بکەنێ بەس ناشکرێت پێ نەکەنێت و ناکرێ ئینسان بە هەموو شتێ تووڕە بێت بەس ناشکرێت تووڕە نەبێت کەواتە هێڵێکی وەسەد هەیە بەڵێ ناوەندێکی وەسەد هەیە لەو ناوەندەیە ئەبێ ئینسان یاری بکات ڕەفتارەکان هەڵچوونەکانی ئەگە زۆر بوو ئەوە گرفتە زۆر کەمیش بێ هەر گرفتە بەڵام زۆر جار ئەمە لەوانەیە زۆر کات پێگوەست پێ بۆی کە ئەم کەسە لەوانەیە گرفتێکی تەندروستی نەبێت وەکو لایەن دین دەرودروستی بەڵام خۆی ڕەفتارەکانی وابێ یعنی حەزی زۆر بە تێکەڵبوون نەبێت ئەتوانین بڵێنەوە نەخۆشیێکی دەرونیە یاخود حەزی زۆر لە قسەکردن نەبێت کاکسەکە هەر شتێک هەر ڕەفتارێ هەر هەڵچوونێ بۆ هۆی گرفت بۆ چالاکیت بۆ ئیشت بۆ تێکەڵبوونەکانت نەخۆشی دەرونیە کەواتە ئینسان ئاساییە خۆی حەز بە تەنیایی بکات بەڵام کاتێم تەنیا گرفتی بۆ دروستکات چالاکی بۆ دروستکات لە ڕووی گوزەران و ژیانەوە گرفتی بۆ دروستکات ئەو پێویستی بە چارەسەر زۆر جار زۆرینەمان لەوانەیە لە سروشتی خۆمانە هەڵس و کەوتەکانمان زۆر ئاسایی بێ وەکوی تۆ باسێبی ینی نەبینە جێگەی پرسیار بەڵام لە ڕووداوێکە یاخود کەسێکی ئازیزمانە یاخود لە بینینی شتێکات لەوانەیە تۆ هەڵس و کەوتەکانە بگۆڕێ گرفتێکە بۆ دروست پێ یان کەسێکی ئازیزی و نزیکی لە دەسە چێت سێرەکەی تووشی بێدەنگیەکە بی تێکەڵبوونەکانێک هەمووی گۆڕانکاری بەسەر ئەمانە کاریگەری لەسەرەوە بەچێڵێک کاگەر ئەمە بۆ ماوەیەک بقەینا ئەکە درێژی خیان ببێتە نەخۆشیێکی دەرونی لە ڕاستی ئەوستاذ هەموو ئەو نەخۆشیان کێمە ئەیزانین هەم قەلاقیە هەم کەئابەیە هەم تووڕەبوونە هەموو دیپرێشنەکان بەعام کاتێ بێتە گرفت وەکو بەڕێزە باسی کە بەردەوام بێت توڵ بکێشێت و کاریگەری لەسەر نەشاتەکانە دروستکە تۆ ئاساییە لە تاقیلەکە قەلق بیت بەس ئاسایی دو ئیمتحانەکە قەلقێت بەردەوام بێت یا بۆ نمونە ئاساییە بەڕێز وەکو ئاماژەت پێەیە کەسێک یازی لە دەسەیت ماوەی مانگی خەمۆکی بێ مانگی دوو مانگ بەس نە ئاسایەکەوێ بڕوا بۆ ساڵ و بۆ دوو ساڵ و بێتە بەشە لە شخصیەتێ کەواتە گرفتەکە وێ کەم شتە بەردەوام بێ و ئەگەر نا هەر یەکێ لێمە هەموو دیپرێشنەکانمانتیایە بە زۆر بە کەم تووڕەبوونمانتیایە پێکەینمانتیایە ناخۆشیمانتیایە قەلەقیمانتیایە کە ئابمانتیە هەموو ئینسانم شتانتیا هەیە بەڵام ئەوەی نەهێڵێت تیای دەرکەوێت و کار نکاتە سەر نەشاتەکانی ئەمە بە کەسێکی نۆرمال لە قەڵەمەدرێت بەس ئاسایی نییە مناڵێ مەسەلەن ئافرەتێ مناڵیە بێت ئاسایە تا مانگێ دوای مناڵبوونەکە یا تا چلەی خەمۆکی کێ بێت کەەوە خەمۆکی دوای مناڵبوونە ئاساییە بەس نائاسایەکەوەی ئەم خەمۆکی بەردەوام بێت ئەسیرگار سەر پەرۆدەی مناڵەکەی بەخێوکردنی مناڵەکەی بینیمانە زۆر جار ئەڵێ من توانام لێ مناڵەکەم بەخێوکەم ڕقم لێتی حەزم لێ نییە زۆر جار بوو ئەڵە بێزم لێ یەتەوانێ یعنی یا دایکی خۆی ئایاتە خەسووی ئەمە گرفتە پێویستی بە چارەسەرە تەبعاً باشە کاکارزان لە پێشێکەکەی باسم لەوە کرد زۆر خوو هەیە کە ئێمە زۆر دووبارەیەکەینەوە ئەزانین یەکێک لەو بابەتانە باسێکی پاک و خاوێنی بکەین پاک و خاوێنی بۆ هەر یەکەمان گرنگە و هەر یەکەشمان بەشی خۆمان پاک و خاوێنین بەڵام زۆر کەسێ هەر ئەگەر باسێکی دەستشتم بکەین ئەبینی ئێرە تا ژوورێکی ترە ڕ دەستیە شوایەتەوە جارێکتر دیسان دەستیە شوین لە ڕۆژێکا چەنەها جار دەستیە شوات ئەم کەسا بوونمە ئەشێ پێی بڵێ ئەمە گرفتێکی دەرونی هەیە چونکە ڕەنگە زۆر کات بە تایبەتریش لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و زۆر خەڵک وای لێ بەسەر هاتووە کاکارزان بۆ نمونە لە ترسی ئەوەی کە تووشی ئەو ڤایرۆسە نەبێت
زۆر گرنگی بە پاک و خاوێنیە و هەتاوەکو ئێستاش بەردەوام ئەوە گرفتێکە باسەکە یعنی ئێمە لە سەدەمی کۆرۆنا ئاسایی بوو من ڕۆژی دەجار دەستمەشت بەڕێز لەوە دوسێ جار دەست بشتا یا مەسەلەن ئەوەی کە ناتەبیعی بوو ئەمان کرد بۆی پاک خاوێن بی مەسەلەن دی تۆڵمان بەکارێنە و معقیم و هەموو شتێکمان بەکارێنە بەڵام کە حاڵتەکە نەما یا تۆزی ئاسایی بووانێ لەو شتانە دوور کەوتینەوانێ بەڵام گرفتەکەوەیە زۆر کەس هەیە هەتا ئێستا ئەو شتە ماوەدە ئوستاز نەخۆشی وەسواسی قاهریەکە لە نەخۆشیە زۆر ترسناکان ڕاستی یەکە لەو نەخۆشیانەی کە ئەگەر کۆنتڕۆڵ نەکرێت کارگەی لەسەر ژیری و عەقڵی کەسەکە ئەبێت و بەداخەوە زۆر جار نەخۆشیەکە کارزان بەڵێ بێگومان نەخۆشیێکی زۆر تند و زۆر قورسە و ئەو کەسەی کە بەڕاستی خۆی ئااتە دەست کۆنتڕۆلی ئەو شتانە پێویستی بە چارەسەر ڕاستیەکەی خۆی ناتوانێت چارەسەری خۆی کات و خۆی ئاگای لە هەڵسو کەوتەکانی نییە زۆر جان لە زۆر توش قەلەقەکە کارز بەڵێ بێگومان ینی بۆ نمونە لە شوێنی کارەکە لەگەڵتایە ینی لە ژوورێکە تۆستە سەورەکەی پێویست کۆمپیوتەرەکەی مۆبایلەکەی دەستیە شووە هەسەکەم ئەری من پیس و پۆخڵم یانم زۆر پاکە ئەو کەسانە یعنی ئەمە بۆتە بەشێک لە ژیانیان یاخوچی من ئوستاز باوەڕ کە خەڵکی واتۆ بۆ لام ئەوەنە خۆی شتووە هەموو لەشی بڕاوە بەلەفکە یعنی ئەی ڕۆژی 16 جار خۆمەشۆم ئی بەڕاستیەوە مای بەزێ زۆر پێیان بە یارمەتی و کەسانە یعنی ناکرێت بێنە قسە ببێتە مایەوەی کە تۆ ڕۆژ زۆر جار بوو بوورە گاڵتەی پێگرێکاڵێت تۆ نەخۆشی بۆ ئەوانە بەڕاستی پێشەمە چارەسەری باشە کارزان ئەوانە خۆیاندان بەوایانێن کە بڵێ تووشی ئەم گرفتە دەرونیە بوون کە بەڵێ بێگومان بەس ناتوان کۆنتڕۆلیکەن گرفتەکە ئەوەیە ئوستاز یعنی زۆر جار هەیە ئەڵێ من طبعا ئەزانم خەلەلم تێ ئەزانم نابێ وا بکەم جا ئوستاز دوو حاڵەتە یەکەمیان وەسواسی قەهریە کە بە کردەوەکانمانە دەرەکەوێت مەسەن وەکو پاکخاوێنی جەنابە باسە کرد یا بۆ دەرگایەک 10 جارە چی داخێتەوە 20 جارە چی داخێتەوە هێشتا قەلەقی کە دانەخنابێت یا زۆر جار وەسواسەکە فکری لە مێشکتە هەنێ شتێتە مێشکتەوانەیە هەنێ بیرێتە مێشتەوە ناتوانانی لە دەستی بی ناتوانانی کۆنتڕۆڵیکەی بۆ نمونێتە مێشکتەوە ئازارە باوکی خۆبی بە ناڵەکەی خۆت بە براکەت بە دایکت یعنی ئەمانە پێویستیان بە چارەسەری زۆر تایبەت پێ چاودێریان وستا زۆر حاڵەت بەداخەوە زۆر حاڵەتمان گەشتە حاڵی خۆکوژی کە کەسەکە بەڕاستی هەموو شتێکی لە دەزەچێت ناتوانێت کۆنتڕۆلی خۆی کات لەبەرەوە گرنگ ئەو کەسانی کە جۆرێ لەمەیان تیا دیارەیەات سەرەتا خۆی ئاگادارکەیتەوانێت ئەگەر توانرا هاوڕێ و کەس و نزیکەکان یارمەتی بن لەم حاڵەتەیە ئەگەر نا کەسی پسپۆر هەیە و شێوازی تایبەتی خۆی بۆ ماڵکن لەگەڵیان باشە زۆر جار لە نێوان خۆشمانە ئێمە زۆر جارڵین بەڕاستی پشتمان بیرەچێتەوە یعنی زۆشتمان کردووە بیرمانەچێتەوە نەوەزانی دوێنێ چیمان کردو ینی ئەمە بێتە بەشێک لە قەلاقی ئایا ئەمە هۆکاری ئەو گرفتی زۆر خەڵکە لەوانێت زۆر هاوڵاتی پرسیاری و کاڵێ نازانم لە مەشغەڵەتی ژیانە یاخود لەوەی کە کارم زۆرە بەمۆ مەعایلەوە بە ئیشمەوە بە برادەرمەوە بە تێکەڵبوونمەوە شت بیرچوونەوە زۆر هەیە ئایا ئەمەش گرفتە بۆ دەرونی یاخود چییە؟ بەتاکید ئوستاز خۆی ئاڵۆزبوونی ژیان بە پێی هەم تەمەنەکەت هەم بارودۆخەکە مێشکی ساوساوکو مەکتەبەیە گوایە کۆمەڵی کتێبی تایە هەتا تەمەنە زیاتر بێ هەتا ئیش زۆرتر بێ خەڵک زیاتر بناسی کتێبی ناو کتێبخانەکەت زیاکات و ئەم کتێبانە پێشان بیرکردنەوە هەیە مەسەلە مناڵێک پێویستی بەونی کۆمەڵشتی زۆری بیرکەوێتەوە بەستەوەکو باوشی پێویستە پێێتی وەکو کەسێکە لە شوێنێک ئایشەکەی بەڕێوبەری کارمەندێکی کۆمەڵەشە نابیرێتێتەوە لەبەرەوە هەتا ژیان ئاڵۆستر بێ هەتا بەڕێزت تەمەنە زیاتر بێ پێویست بە بیرکردنەوە بیراتنەوەی شتەکان هەیە و ئەمەش پێویستی بە چالاکی بەشتی تایبەت هەیە کۆمەڵی نەشاڵ هەیە کە بیرۆکەت باشەکە زاکیرەت باشەکە یا کۆمەڵی عیلاجێ توانین بەکاری بێنی بەڵام باشترین شت ئەوەیە کە خۆت نەیتە دەست ئەوە بەڕاستی زۆر جار هەیە کەسەکڵە من دوێنە بیرم چێتەوە چیم خواردووە ئەی با بیرچێتەوە یعنی ئەمە چ گرفتێ بۆ تۆ دروست دەکات گرفت دەوێت مەسەلەن شتی تر بیرچێتەوەوانێ مناڵەکانە بیرچێتەوە چوزانم ئیشێکە پێسپراو بێت لەبەرە زۆر جار خوددانە دەست ئەو بابەتە و دواکەوتنی ئەبێت هۆی گرفت ئەو مەسەلی وەسواسی کە باسمان کرد زۆر خاتونیە بەڕاستی هاتوو ئاڵێ من ئەبێت کوپەکان کە لە ڕەفەکەی دایانم هەمان گۆشە بێت کە هەموو کوپەکان هەیەە تۆ پرسیاری لێکە مەسەن تۆ گرنگە بەلاتەوە شتە مەساڵی ئەم گۆشە ئاوا بێ ئاوا هیچ بۆ من گرفت نیە بەس بۆ ئەو گرفتە ئەوە معرفی دەستکاری کراوە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکرێت یعنی کردەوەکە گرنگە ئوستاز بیرکردنەوە بیرۆکەکە گرنگە مەسەلەن من ئەگە پێویستم بۆ بێ ڕۆژی 2 جار دەسم شۆم ئاسایە 10 جار دەسم شۆم تقریبا نائاسایە بەس 20 جار ئاسایی نیە بەڕاست لەبەرەوە کردەوەکانە فکرە و بیر و بۆ چوونی خۆ دەرەپەن لەبەرەوە ئەگەر بینیمان کەسێک هەیە مەسەن لە ڕووی زاکیرەوە بەڕێز باسێکە زۆر کەس هەیە ئەڵێ وەڵاهی ماوەیەکە زاکیرم باش نییە ئەم حاڵتە ئاساییە بەس نە ئاساییەکە ئەوەیە مەسەن بەردەوام بێ ئەم شتە تۆ مەسەلەن کۆمەڵیش زۆرەکەی بەسەرتا کۆمەڵێ شت هەیە مەسەن لە ڕۆژی یەکشەمە ئەبی ئەنجامی بێت ئاساییە لەم دەشتە دوانی بیرچێتەوانێ
بەڵام یاداشتمان نێتوانی یاداشتی کەلو بیر نەچێتوانێت بەڵام ئەمە کە بۆ کردەوە بووە حاڵات ئەبێتە فقدان زاکیرە نەخۆشیێکە کە زوو بە تەمەنەکانە هەیە لەبەرەوە گرینگە ئاگامان لە نەشاط و هەڵسوکۆتمان بێت بەداخەوە من زۆر جاڵێم خەڵک هەیە چەندها دەفتە دۆلار لە شقلیا سەرفەکات بەس ئامادە نیە $100 با بە پسپۆرێکی دەرونی کە پێم وایە ئەگەر ئینسان لە ڕووی دەرونیەوە چالاک نەبێت و تەندروست نەبێت جەستە هیچ سوودێکی نییە یعنی بەڕاستی ئینسانێکی تەندروست ئینسانێکە کە دەرونی دروست بێت نەک جەستەی زۆر کە زەبین لە ڕووی جەستەی و کێشەیەکی هەیە گرفتێکی هەیە بەڵام کە قسەت بۆکە کاڵسکۆ دەکەی لەگەلای هەسەکەی زۆر لە تۆ گەورەترە لە هەموو ڕوویەکەوانێ لەبەرەوە گرینگە ئەوەی احتیمامی بە جەستەمان گرنگیش بێ دەرونمان باشە کاکارزان ئەم وەسواسی دەرونی کە دروستە بێ بۆ نمونە من حەزەکەم کوپەکان لەناو ئەو کاوانتەری کە دامناوە هەمووی لێ گۆشەوە ببینم لە ڕۆژێکە چەند جارێک دەست بشۆم ئیتر ئەو خوانی کە گرتومە ئەمانە زۆرتر ئەوەی تۆ بەریەکەوتنە هەبوو بێ لەگەڵ بابەتەکەیە لە خانمانە زۆرتر نییە؟ نەخۆشی وەسواسی قەهریەکە ئەوەی پاکوخانەکە تەڵان لە خانمانە زیاترە بەڵام ئەوەی بیرۆکەکەت لە پیاوانە زۆرترە بە پێی ڕگازە گۆڕێ بێگومان چکە ئەوەی کە پەیوەنی پاکخانەیە زیاتر لە مشامە ئافرە دەیکات بەڵام زۆر جارە پیاویش تووشە بێت یعنی ئەوە نییە بڵێ ڕێک تایبەتە بە ڕگەزێکی دیاریکرا بەڵام بێگومان ئەو حاڵتێکە باسەکە مەسەڵەی ڕێخستنەکە تەڵان لە ئافرانە زیاترە چونکە بۆچی پیاو هەمیشە بیستمانە کە بە ئاسۆی سەیرەکات بەس ئافرەت بەستونی سەیرەکات کەواتە ئافرەت زیاتر گرنگی مەسەلەن بە ڕێز ئەزانی لەم ژووریا چەند اینجانە هەیە چەند و بەڵام لەوە چێ من و کاکسەرکۆ زۆر ئەو تەرکی زەمانە بێ لەسەری چونکە ئێمە ئاوا شتەکان نەبینی لەبەرەوە زۆر جار کە ئافرەت بە پانڕۆنامایی سەری شتەکانەکات گرفتەکە ئابینێت بەس پێ زۆر شتە بە دوایانە هەرکە داژەنیشیت لە شوێنێکە لەوانێ بە میوانی چوبێتی تە دوای تو هەڵە سێشتەکانم دیتە شواتەوە پاکوخانی خاتە شوێنی خۆی ینی زۆر جارم گرفتە ینی خۆی هەستی پێ ناکات ڕاستی وەکو باسمان کرد یعنی هەموو شتێ لە حاڵتی ئاسایە طبیعیە بەس حاڵتەکە بەڕاستی من خەڵگاتۆ بۆ لام هاوسەرەکەی مناڵەکانی گیرۆ دەبوون بەدەستیەوە ئەڵێ نەتوانین دانیشی نەتوانین هاڵسی نەتوانین جلێ لەبەرکەین یعنی مناڵە ئەڵێ من ڕۆژی 20 جا دایکمەم گۆڕێت ئێ مناڵە تاوانی چێتەوە واکە لەگەڵ لەبەرەوە گرفتەکە زۆر قورسە و ئەبێ کە چارەسەر کرێ ناکرێ ئاسای بێ بەلاتەوە باشە کاکارزان پێم بڵێ ئەم کەسە پێشتر هیچ کێشەیەکی نییە هیچ گرفتێکی دەرونی نەبووە بۆچی لە پڕ ئەم کەسە وای لێت یاخود نەخێر پێشتر هەی بووە چاوەڕێی شتێک بۆ دەرفەتێک بۆ بۆی کە نابێت بڵێ نەی بووە ناکرێ بڵێ نەی بووە سەرەتا بیرۆکەی هەبووە بەس نەیتوانێت جێبەجێکە بۆ ئافرەتێ لە ماڵی باوکی خۆیەتی ئەو مەجاالینە بۆ شتانە جێبەجێکات بۆ نەتوانێت 20 جار خۆی بشوات یا مەسەڵەن بەس کەشتە ماڵی خۆی خاوەنی ماڵی خۆیەتی کەس نییە بڵێ بۆ واکەی زۆر جار تەنیا خۆی لە ماڵەوەی تا ئێوارە مەسەڵەن هاوسەرەکەی لە ماڵ نیە لە ئیشە لەبەرەوە مەجالەکە هەیە بۆی تەطبیقی کەیت بەس پێشتر مەجالەکە نەبووە لەبەرەوە بیرۆکار هەیە جا لەبەرەوە ئەگەر کەسێک من هیوادارم ئەمە بگاتە زۆر کەس تەسەورەکە بیرۆکەیەکی وای هەیە پێی وایە کە ئەو شتە لە ناخیە خەریکە چەکەرە ئەکات بەڕاستی فریای خۆی کەوێت چونکە کە بوو عەمەلی زۆر قورسە چارەسەرکردنەکەی باشە ئەگەر ئەو کەسە بۆ نمونە ئێمە و کەسێک بوو لە خێزانەکەمان کەسێک بوو نزیک بوو لێمان ئێمە چی بکەین لەگەڵیا لە چیەوە دەست پێ بکەین لەگەڵیا بە شتێکی قورس دەست پێ نەکەی کە شتەکە بێتەوەی کە گرفتێکی گەورەتر لە حاڵەتی سادەی ئاواڵێن کە زۆر تون نەبووە باشە هەماتوانی هاوکاری بکەین یەکەم هاوکاری ئەوەیە کە معریفەی کەسەکە بگۆڕین بۆ بارودۆخەکە بەچی بۆ نمونە ئەو ئەڵێ من دەستنام لەم سوکانەوە تۆ لێ خوڕیوە هەتا تاقیمینەکەم باشە مەسە ئەو حاڵەتە هەیە ئەڵێ من سوکانەکە ناو کەستر لێ خۆڕ تۆ بێ لەبەر چام ئەم کارە بکەیت بە پیسی لێی خوڕیت وەی چش لێ نایەت کەواتە تەمسیلکردن جۆرە تەمسیلکردن یاەکانی بۆ تاقیکەیت بەڵێ بێگومان ئەڵی وەرە سەیری منکە تو ناڵێ ئەمە پیسە دەسی لێبەی ئەمە دەسم لێە شۆفێرێکم کرد یا ئەم قاپە یا ئەم شتە کە دانراوە تۆ ناڵێ پیس ئەوە تا خواردمەوە مادەکە هیچم لێ نەهاو ئەمە زۆرەکە لە گۆڕینی معریفە حاڵێکی تر هەیە کە تۆزەوە بەڕاستی کەسی پسپۆر بیکات توانەوەی لە حاڵەتەکەیە مەسەن کەسەکە ڕۆژی دەجار خۆی شوڕێ پێنەی خۆ بشوات ڕێگری لێ بکە مەسەن هەفتەیە 5 ڕۆژ 6 ڕۆژ مەسەن 10 ڕۆژ دەجارەکەی بۆ کە بە 5 سەرەتا وردە وای لێت معریفەیە گۆڕە لەباری با پاکوخاوێنیەوە لەباری با دۆخۆ چاگە بێت بەڵام ئەوە کەسی پسپۆر بکات چۆ زۆر جار هەیە بەداخەوە یعنی کارە ساد ڕۆیات کەسەکە کۆنتترۆلیەوە ناکات یا قەنەعەتی بە تۆ نیە چکە تۆ وەکو کەسێکە بینەوەکو خۆی بەس کە کەسێک پسپۆڕێک هات وتی ئەمە دکتۆری نەفسی ئەم پسپۆری دەرونیە بێگومان باشتر گوێی لێگرێت باشە کارزان زۆر کەسی شێ بەداخەوە ناو خێزانەکانە
بۆ حاڵەتەکان لەلای ئەو کەسە قورستر کردووە بە حکمی کە ڕەنگە زۆر کات پێی بڵێن تۆ نەخۆشی تۆ تەواونی بۆ لە ڕۆژێکە ئەوە یا بێتە مای گاڵتەجاری لە خێزانە بەداخەوە ڕێک وای لێت ئەمانە تا چەند ئەبێتەوە کارێک بۆی کە ئەم حاڵەتە دەرونی و گرفتە دەرونی لەم کەسەیە قورستر بکات بێگومان وەکو پێم وت یعنی ئەوانەی چوا دەوری کەسەکە ڕۆڵیان زۆر هەیە لە باشکردن یا لە خراپکردنی حاڵەتەکەیە بەداخەوە من کەیسێک هەبوو چەند ساڵەوە پێش تقریبا لە کاتی کۆرۆناکەیە بوو کەسێک وەزعی زۆر بە خراپ بوو یعنی ئەو وەسواسی زۆر تون بوو لەسەری یعنی هاتە سنتەرەکەی مە قسەمان لەگەڵا کرد ئەو من لەگەڵ تۆیاکە مەسەگەڵ لەوەکە قساکەم کێشەم نییە پێم وایە گرفتێکم هەیە بەس کە ئەچمە ماڵە مەسەن گاڵتەم پێەکەن بۆنە لە ماوەڵە من دەستنام لەو دەستکی دەرگایە لەبەر ئێزانم پیسە ئەبێتە مای گاڵجاری بۆ من بەداخەوە ینی گەیشتە حاڵی خۆکوشتن ینی کەسەکە نەیتوانین چکە کەسێ نەبوو لە چوار دەوریا لە دەوروبەریە کە هاوکاری بێ کە یارمەدەی بۆی حاڵەتەکەی لەسەر سوکە لەبەرەوە زۆر گرینگە ئێمە ڕۆڵمان ئەگەر باشیش نەبێ خراپ نەبێت یعنی لە باشکردنی شتەکەی ڕۆڵمانی با لە باش لە خراپکردنی حەڵهینمان نەبێت باشە کاکارزان لە چ کاتێکا گرنگە ئەو کەسە بە زووترین کات سەردانی سپۆڕی دەرونی یاخود کەسێکی شارەزا بکات بۆ ئەوی کە ڕێنمایی پێبات دوو حاڵەدێ ئەگەر کەسەکە خۆی بیرۆکەکانی لە مێشکا بوو وجارە نەگەیشت و حاڵی تەطبیقکردن ئەبێ خۆی بچێتە لای کەسێکی پسپۆڕ یا ڕایش بە کەسێکی پسپۆڕ کات بەڵام حاڵتی دووەم ئەگەر کەسەکە بۆ عەمەلی لای فکرەکەی هێنا جێبەجێکردن با بڵێن کردیە تەطبیقی لای خۆی ئەو کەسانی لە چوار دەوریان ئەگەر هەستیان پێ کرد ئەبێ یەکسەر ڕایگرن و بۆ بیخن لای کەسی سپۆری دەرونی مەرج نییە بە کەسەکە بڵێ تۆ نەخۆش بڕای دکتۆر بەڕاستی وستا زۆر جارێ قسەکردن مەسەلەن من براکەم وایە یا خوشەکەم وایە دایانی شوێنم دە دەقە چاکی قسەی لەگەڵاکەم مثلا خوشکە باشەکەم برا باشەکەم ئەمەی تۆ ئاسایی نییە سەیری من کە چۆنم سەیری باوکەکە سەیری برا هاوڕەکانەکە کەس وەک تۆ نیە وایە ئەڵێ وایە ئەڵە کەواتە تۆ گرفتێکەیە بۆ نەچین لای کەسی یارمەتیمان بە یعنی ئەم جۆرە قسەکردنە هەم قەناعەت بە کەسەکە بێتە لای پسپۆڕەکە هەمی چارەسەکردنەکە ئاسانترەکە ئەو خێراتریەکات بەس تۆ کە بینی و حاڵەتەکەی هەیە قسە نەکەی بڵێ بەشکم ئەمڕۆ چاوێ یا بەیانی باشە بێ یا دوو بەیانی باشە بێ وردە و دەتونترە بێت وساس مشکلەی ئەم وەسواسی قەهری ئەوەیە لە سنوورێکە ناوەسێت هەرگیز لە سنوورێکە ناوەسێت یعنی ئەگەر کەسەکە دەجار خۆی بشوار ڕۆژی دوای مانگتە بێتە 12 جار دوای مانگتە بێتە 8 جار خۆشیی تر هەیە گەر ئەمە چارەسەر نەکرێت تووشی گرفتێکی قورستر ببێت لە دوای بەڵێ باسمان کرد ئەم وەسواسی قەهریە زۆر جار بێت خۆی نەخۆشی عەقڵی کەواتە چارەسەری زۆر زەحمە دەبێت یا بۆ منە قەلەقی زۆر کە ئابەی توند کە ئابەی توند کۆتاییەکەی چییە یا تا زەرە لە کەسێکە یا زەرە لە خۆیان کەواتە هەموو حاڵەتە نەفسیەکان سنوورێکی نییە بۆ مەسەلەن من هەڵامەت و کۆکەیەگەگرم سنوورێکگەی لەو سنووریا چاگەبمەوانە بەس گرفتی دەرونی سنووری بۆ نییە ئاستێنی بڵێ لەمەیا وەستێت و دەودە باشە بێتەوە کاکارزان تا چەند کۆمەڵگاکەی ئێمە هۆشیارە لە بواری دەرونیە یعنی ئەمان و لە ڕابردووە بەداخەوە دەستەواشەیەکە ئێمان و عیبە ئەگەر من گرفتێکی دەرونیم هەبێ باسیکەم ئەی بۆ کە شوێنێکمانێشێ دە دکتۆرەکەین یعنی بۆ کە گرفتێکی قەلەقی واسواسیمانە بێ بۆ باسی نەکەین لایەکێ یعنی ئەمانەشە هەر چەندین نەخۆشی جەستەیشمان بۆ دروستەکە ئێستا لە چ ئاستێکین هۆشیاری باشمان هەیە کە خەڵک بتوانێت ڕووی تێ بکە لە ڕاستەکە سەرکۆ ئەگەر بڵێ نیە هەیە زۆر گۆڕاوەزعکە بەڕاستی ئەنجی دڵخۆشیە کە بەڕاستی گەنجانمان بە تایبەتی زۆر احتیمال باید دەرخی دەرونەکەی خۆیانەیە یعنی زۆر کەسم بینی و دوای عملیاتێکی تەجمیل یا عملیاتێکی گەورەکە کردوێتی هاتوو بۆ لای سپۆڕی دەرونی شکە پێویستی پێێتی بۆی ئەو بادۆخە تازەیە ڕابێ لەگەڵیان ئەکرێ بڵێن شتەکان زۆر گۆڕاوە سپاس بۆخوا و خەڵک احتیمال بە بادۆخە دەرونەکە ئەیاد زیاتر لە جاران هەر چەند نەگەشت ئاستێکە دڵخۆشکەر بێ بەڵام باشترە یعنی مەسەن ئەیبینی کەس بەڵام گرفتێکی ئوستاز ئێستش ئەو فکرێ باوە کە چون بۆ لای پسپۆڕی دەرونی کەواتە تۆ ئاسایی نیت ئاساییە کەسەکە بچە لای دکتۆری بڵێ مەسەلەن چاوم کردە یا مەعیدە مێشێ بەس بەلای ئاسایی نییە لەبەرەوە ئێمە کۆمەڵێکی هەوڵمان ناوە شتێ دروستکەین بە مۆبایل ئوستاز یعنی شتەکە خۆمان بچین لای نەخۆشەکە نەک نەخۆشەکە بێتە لای ئێمە کەەوە بەڕاستی وەکو توێژنێکمان کردووە کە زۆر گرفت چارەسەرەکە بەڕێزت ئامادەری بچیت لای پسپۆڕێکی دەرونی بۆی خەڵک نەوبینی یا بۆ ئەوەی بەڵام ئامادەی کە بێتە ماڵ و قسە بۆ بکە یا خاتونێکە لەبەرەوە پێم وایە خەڵک هۆشیاری هەیە بەس کۆمەڵگاکە هەنێجار ڕێگرە ئەن زۆر کەس ئەڵێ من حەزەکەم مەتە تەلەفۆنەکەڵە من پڕ بەدڵ ئەمەوێ بێمە سەرەکە یا بێمە ئەوەی کە قسەم بۆ بکەی کە بەڵام دایکواق مەڵێن خۆشێتنی بۆ چێتی یا هاوڕەکانم غەڵەت لێم تێگەن لەبەرەوە هۆشیارەکە هەیە بەس بەداخەوە تەطبیقیەکە عملیات تەطبیقی تۆزێ قورسە ئینشاءڵڵا بەو هیواین کە بێتە بارودۆخی وا بێتە پێشەوە کە وەکو بەڕێز باسەکە چۆن گرنگی بە جەستەمانەین ئاوش گرنگی بە دەروونمان بێت
دەسەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە ئێمە هەمیشە بتوانین ئاگامان لە دەرونی خۆمان بێ دەرون دروستی زۆر زۆر گرنگە بالتأكيد. هەر لە سەرتای قسەکانیش تا خۆت ئاماژە بۆیە کە ئەگە دەرونێکی دروستمان نەبێ چی لە جەستپێک و فۆرمێ بکەم کە نادات دروستە فعلا. هیواداری خۆش بە تۆمان کاکارزان ناکەم. سپاس بۆ سپاس بۆ. زانیاریەکانت سپاس بۆ. ماندوو دەستەکانە خۆش.